جارێشتر فڕۆکە جەنگەکانی سوپای تورکیا زیاتر لە 1 سەعات بە چڕی لە یەک کاتدا ژمارەیەک گوند و ئاوای بناری قەندیل و برادۆستی ناحیەی سیدەکانی بردومان کرد. لە تەواوی بردومانەکانیشدا زیانی ماڵی زۆری گەیان بە گونجنشینانی ئەو ناوچانە. هاوکات ترس و دڵڕاوچەی زۆری لای گونجنشینان دروست کرد. ئەو فڕۆکانەکە دێن ئەمە وارەکی ترسانێ داینە ژیانن نەماوە لا شوان دەشتە بنێ لێ هەدە ترسێ لێرەکانە لە شوێنی واژ نادا شێوێ ڕابردوهاتوە لەو لایدا لەو لای ئەو لایداوە لەو دۆڵانەی داوە لە دۆڵی خوارەی داوە مەترسی منداڵانە هەیە بەڵام جا بە خۆرا چارنی دەبێت لێرە بیت ژیانی لەگەڵی تۆ پتەرەی دەکوینە دەخرابین مەردارین چ کێشێتی دیکە نێمەی کەسی بڵێم ئیلا مەرداری لەوە خۆمەڕی خۆ بە خۆ دەکەی مەڕنا ڕۆژێشتیان چیان دێتەوە بەڵام شوەیە دەترسینە تارەشە و ڕۆژ نەوەڵای لێرە هەروەرە بگەڕێ دەخ یەک پەکە کەشی لێ دێشیا دەدەتەیارە ترسەکەی لە بۆ مێ لە بۆوان نییە پەکەکە لێرە لە کوا ماوە پەکەکە لێرە نەما لەی وڵاتی کورتێک لە بایەوان لە پشتی ئێنزە و لێوژە و هەستا دووبارە بە بردومانکردنی ئەو شوێنانە کە سەر بە بناری قەندیلن وەکو دیارەکە هەموو دەزانین تورکیا بە بیانووی هەبوونی بارەگاکانی پەکەکە لەو شوێنانە هەڵدەسێ بە کەیفی خۆی لەوێ بردومان دەکات تۆپباران دەکات دیارەکە ئەو شوێنانە هیچی شوێنی پەکەکەی نییە. ئەو گوندانەی لەلایەن فڕۆکە جەنگەکانی سوپای تورکیا لە بناری قەندیل بردومان کران هەر یەک لە گوندەکانی ئێنزە و چیای کورتەک و بۆڵێ و بایاوان و کۆمتانی گرتەوە لە سنووری برادۆستی ناحیەی سیدەکانیش هەر یەک لە کوێستانی سنین و چیای خوا کوڕک بوون. شەوی ڕابردوو جارێکتر فڕۆکەکانی تورکیا بردومانی سنووری گوندەکانی بناری قەندیلی کردەوە لە کاتژمێر 6:40 بۆ ماوەی کاتژمێرێک و بردومانانە بەردەوام بوون دەوروبەری گوندی بایەوان و ئێنزێ بە چڕی بردومان کرا ترس و دڵڕاوکێ لەسەر خەڵکی بناری قەندیل دروست دەکاتەوە بەو شێوازە چڕە بردومانکردنە ئەمەش هەمووی زیان بە بەرژەوەندی خەڵکی بناری قەندیل دەگەێن. بە بیانووی بوونی بارگا و پێگەی پارتی کرێکارانی کوردستان تورکیا زیاتر لە 2 ساڵە بەردومانی گوند و ئاوایەکانی باشووری کوردستان دەکا بەو هۆیشەوە خەڵکی سڤیل و کەم دەرامەت بوونەتە ئامانجی فڕۆکە جەنگەکانی تورکیا و زیانی گیانی و ماڵی زۆریان پێگەیشتووە هاوکار لەسەر زێدی خۆیان ئاوارە و دەربەدەر بوونە. لە بەردومانی ئەم جاری فڕۆکە جەنگەکانی تورکیا بۆ گوند و ئاوایەکانی بناری قەندیل جارێکی تر خەڵکی سڤیل و مەدەنی کرانە ئامانج و زیانی ماڵیان پێگەیشت وێ ڕای دروستبوونی ترس و دڵڕاوچەی زۆر. اسماعیل عوسمان کورسات نیوز بناری قەندیل.